ئەسوور بارزانی ڕایگەیاند کار دەکەین بە هاوپەیمانێتێکی یەکگرتو و یەکهەڵوێستی بچینەوە بەغدا. ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ جۆن وێلکس باڵێزی بەریتانیا لە عێراق و شاندی یاوەری کۆبوویەوە لە کۆبوونەوەکەشدا دوا پەرەسەندنی ڕەوشی سیاسی ناوچەکە و پەیوەندی نێوان هەولێر و بەغدا و هەڵبژاردننی گشتی و هەنگاوەکانی دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی تاوتوێکران. مەسرور بارزانی ئەو هەڵبژاردنەی بە چارەنووسساز وەسف کرد و ڕایگەیاند دوای هەڵبژاردن کار دەکەین بۆ ئەوەی بە هاوپەیمانیەکی یەکگرتو بە یەک هەڵوێستی بچینە بەغدا و دووپاتی کردەوە هەرێمی کوردستان لەسەر بنەمای پابندبوون و جێبەجێکردنی مادە و بڕگەکانی دەستور وەک پاکێجێک لە سەرویانەوە مادەی تایبەت بە 140 سنووری ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ بەرنامەی لایەنەکانی عێراق دەکات. هەر پەیوەست بە مافەکانی خەڵکی کوردستان ئاماژەی بە مادەی 132 دەستور کردکە تایبەتە بە قەرەبووکردنەوەی زیانمەندانی تاوانەکانی ڕژیمی پێشوو ڕایگەیاند بەرپرسیارەتی حکوومەتی عێراق قەرەبووی گشت ئەو هاوڵاتیانە بکاتەوە کە لەلایەن ڕژیمی پێشوو تاوانیان دەرهەق کراوە و دووچاری زەرەر و زیان بوونەتەوە. لای خۆیەوە باڵێزی بەریتانیا جەختی لەوە کردەوە کە وڵاتەکان پاڵپشتی لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکەن و هاوکار دەبن بۆ ئەوەی هەرێمی کوردستان پێشکەوتنی ئابووری و دارایی و ئاوەدانی بەخۆیەوە ببینێتەوە و ڕایگەیاند ئەوان پشتیوانی لە حکوومەتێکی هاوبەش دەکەن کە تەواوی پێکهاتەکانی عێراق لە خۆ بگرێت.